حەسەن عەلی تاقانەیەکی جێماوی ئەنفالە لە گەرمیان. ئەو هەموو ساڵێک بەشداری یادی کیمابارانکردنی هەڵەبجەی کردووە و نەیهێشتووە لە کیسی بچێت. بەڵام بەهۆی ئەوەی هاوسەرەکەی بردووەتە نەخۆشخانەی منداڵبوون نەیتوانی ئەم ساڵ بەشداری لە یادەکە بکات. بەڵام حەسەن دیارێکی بەخشی بە هەڵەبجە، ئەویش ئەوە بوو کە کچە تازە لەدایک بووەکەی ناونا هەڵەبجە. بەندە یەکێکم لە تاقانەکانی ئەنفال کە خوای گەورە ئەم نەوەیە پێمان بەخشی، ئەوە لە ناخمان دروست بوو، پێم خۆش بوو، وەکو ناوەکانی تر وەکو شتە سروشتەکانی کوردستان معلومی جەنابتانە هەڵەبجە زامێکی ساڕێژ نەبووە، زامێکی لەبیر نەکراوە و لووتکەی دڕندایەتی بەعسیەکانش بووە و پێم خۆش و ئەم ناوەمە هەڵبژارد خۆی لە چەند پەیامێکە ئەبینێ کە ئەم کچەمە ناو بنم هەڵەبجە. من خۆمم ئامادە کردبوو بڕۆمە ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە وەکو بچونە هەمین ساڵ ڕۆژی هەڵەبجە، بەڵام هەڵەبجە هاتە ماڵەکەی منەوە. حەسەن لە شاڵاوی ئەنفالدا تەواوی خزم و کەسوکارەکەی کە نزیکەی 77 کەس بوون ئەنفال کران. بەڵام ئێستا جگە لە هەڵەبجە کچە تازە لەدایک بووەکەی باوکی 5 منداڵی دیکەیە. دایکی هەڵەبجەش دەڵێت 16 ئازار ڕۆژێکی ناخۆش بوو بۆ کورد، بەڵام لە هەمان کاتدا دڵخۆشی خۆی نیشاندا کە کچەکەی ناوناوە هەڵەبجە. دەشڵێت بڕیاریاندا بوو ئەگەر منداڵەکەیان کوڕبێتیان کچ ناوی بنێن هەڵەبجە. وەڵا هەم خۆشی و هەم ناخۆشیشە بۆ ئەوەی هەڵەبجە ڕۆژێکی تاڵ بوو بۆ ملەتە و چەنای مناڵوا لەو کارەسا تا ڕۆیە و تێمەش ئیمڕۆ مێردەکەم بۆنەی ئەمەوە کارە و خۆم ئەمەلیاتکرام نەیتوانێت لەوەرە بەشداری بکە و خۆمان هەڵەبجاتە ماڵ خۆمانەوە بوو لەدایک و پێمان خۆش بینایە بنێن هەڵەبجە. هەر لە 16 ئازاردا لە شاری هەڵەبجە دوو خوشک لە یەک کاتدا منداڵیان بوو. ساڵانەش ژمارەیەک ڕێکخراو لە هەڵەبجە ئەو کەسانە خەڵات دەکەن کە لە 16 ئازاردا منداڵیان دەبێت. ئارامبەختیار NRT گەرمیان.